لەگەل هەڵکشانی نرخی دراوی ئەلکترۆنی بیتکوین بە وتەی هەندێک لە برادەران کە ئەمەیان بە هەڵکشان واتە بەرزبوونەوە دەزانن. بەڕێزان، بیتکوین کەمتر لە 1 ساڵ پێش ئێستا بیتکوین بە 67,000 دلارش معاملەی پێکرا، واتە 6 دەفتەر و 7 وەرەقەی، و لە ماوەکانی ڕابردوودا شەرەکو بینیمان کە هەتاکو 15,000 دلاری شاد و تقریبای مانگێک بوو 40 ڕۆژ کە لە 20,000 21 22,000 دلارەوە گەمەیە کرد. دیسانەوە حسابینن کە بە 17,000 دلارە. ئایا ئێوە ئەم بەرزبوونەوەی نرخی بیتکوین بە باشی ئەزانن کە بیتکوین بەم شێوەیە نرخی دابەزیوە؟ و لەم ڤیدیۆدا ئەمەوێ بەڵامی چەند پرسیارێکی ئێوە بەمەوە کە بۆچی لەگەل هەڵکشانی بیتکوین کە بە وتەی هەندێکیان ئێستا بیتکوین هەڵکشاوە واتە نرخەکەی بەرز بوویتەوە. نەخێر، زۆریش داکشەوە. ئازیزان، ئەمە بەڕاستی کە لە ماوەی 3-4 ڕۆژی ڕابردوودا بیتکوین تقریبا 1 هەفتەی ڕابردوودا دیسانە بیتکوینی 17,000 دلارمان بینی، بەڵام بیتکوین هەتاکو 15,000 دلاریش هات. ئەمەوێ پرسیاری ئێوە بەمەوە کە بۆچی لەگەل هەڵکشانی بە وتەی خوان هەڵکشانی بیتکوین نرخی میمکوینەکان کە ئەوان هۆڵدەری ئەو میمکوینانە کە بە وتەی خوان نرخیان زۆر بەرەو نزم بوونەوە واتە داکشان هاتووە. بینەری ئەم ڤیدیۆی من تا کۆتای بوو ئەوەی بەڕسی یاخود سەیری هەندێک میمکوین بکەین کە لەگەل ساردیان بازارە چۆن نرخیان ماوە و تاکو چەند ئێمە ئومێدەوار بین بۆ ئەوەی ئەم میمکوینانە دیسانەوە بەرەو هەڵکشانێکی باش بڕۆن. سلااو کریپتۆچیەکان، ئێوە چۆنم باشن؟ دیسانەوە من برای ئێوە نیهاتماین لە چەنەلی خۆتان، چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت کە من لە بواری کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی ڤیدیۆ ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەم لەناو ئەم چەنێلە بۆ ئەوەی زانیاری ئێوە لە بواری کریپتۆکارنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی دراوی ئەلکترۆنی یاخود هەمان کریپتۆکارنسیەوە قازانجێکی باش بکەن و بتوانن دولاری ئەمریکیش لە ڕێی ئەم چەنێلەوە قازانج بکەن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بەڵێ ئازیزان، ئەمڕۆ شەر وەکوای بینن کە بیتکوین هیچ بەرزبوونەوەیەکی وای نەبینیوە کە هەندێک کەس وای گوت بیتکوین بە 17,000 دلار معاملەی پێکرێ و دروستە ئێمە بازارێکی سەوز دەبینین، بەڵام بەم شێوەیە نەکە ئێمە ئومێدەوار بین بە داهاتووی دوای ساڵی 2022 بوو داهاتووی بیتکوین، چونکە هەروەکو گوتم کە احتمالی ئەوە هەیە بیتکوین پێشەوەی ساڵی 2023 بێ زیاتر بەرەو داکشان بێ یاخود نزمبوونەوە بێ. ئێوە تەبی ئاگادار بن لەم داکشانی یاخود نزمبوونەوەی بازاری ئێوە بچن ئەو میمکوینانە بکڕن کە بەڕاستی زۆر هاتینە خوارەوە و بتوانن بۆ ساڵێک ساڵێکونی 2 ساڵی تر ئێوە قازانجێکی باش بکەن. بابچینانە کوین مارکێت کەپ هەروەکوای بینن کە لە ئێستادا بەیبی دۆز هاوڕا من ئەو میمکوینانە بۆ ئێوە ئەمەوێ باسی بکەین ئەوانەی کە زیاتر خەڵکی کوردستان بەڕاستی هۆڵدیەکەن و خۆشەویستە لە ناو خەڵک بۆ ئەوەی ئێوەش بتوانن ئەم میمکوینانە هەتان بێ لە ناو جزدانی پارەکەتان کە بتوانن چەند ساڵی تر ئینشاءالله زیاترین قازانج بکەن. یەکەم جارە زەم بە لە لونا کلاسیکەوە دەست پێ بکەین کە هەروەکوای بینن لونا کلاسیک لەو داکشانی بازاڕی بەڕاستی نرخەکەی زۆر باش ماوە و ئێستا 3.07 معاملەی پێکرێ و مارکێت کەپیشی هەر بەرەو هەڵکشانەکە 1 ملیارد دلارە و وڵومی 24 کاتژمێری زۆر باشە کە 82 ملیۆن دلارە. و ئێمە لە چەندین ڤیدیۆ باسی لونا کلاسیکمان کردووە. ئازیزان، پێشەوەی بچینە سەر میمکوینەکانی تر ئێوە تەبی دوو سەبەتتان هەبێ، یەک بۆ هۆڵد یەکیش بۆ ترید، واتە پارەکەتان تەقسیم بکەن کە لە ڤیدیۆکەم باسی ئەوم کردووە، تەقسیمی دوو بکەن ئەو دراوانەی ئەو بڕاپارەی کە بۆ هۆڵتان دانەوە بیکڕن ئەو میمکوینانەوە دەستی تێمەدەن هەتا 1-2-3 ساڵی تر و بڕاپارێکی تر کە هەتانە دەتوانن بیکڕن ئەو میمکوینانە لە ناو ئەکسچێنجەکان ڕایگرن. هەر کاتێکە نرخەکەی بەرز بووە ئێوە دەتوانن بفروشن و هەر کاتێکیش کە نزم بووە ئێوە دەتوانن دیسانەوە بکڕن
واتە دوو سەبەدی دراوی ئەلکترۆنیتان هەبێت یەکەم لەناو جزدانی پارەکە ئەو بۆ هۆڵدە ئەم میمکۆینانە تا 1-2 ساڵی تر دەستی تێمەدەن و برا پارێکیشتان هەبێ و برا پارێکیشتان هەبێ بۆ ئەوەی لە کاتی لەناو ئەکسچێنجەکان ئەم میمکۆینانە بکڕن لە کاتی بەرزبوونەوە و نزمبوونەوەیان ئێوە سوودی خۆتان لێ بکەشنە دەرەوە و دیسانەوە دۆچکۆین کە بەڕاستی دۆچکۆینیش لەم بازاڕی کە زۆر لە ماوەی ڕابردوودا بەرەو داکشان هات ڕۆکۆبین ئێستاش بەدەسانتی معاملەی پێکرێ کە باش خۆی ڕاگرتووە دۆچکۆین ئەم میمکۆینانە ئازیزان سیگنالی کڕین نییە بۆەوە بەڵام ئێوە دەتوانن سوود لەم ڤیدیۆی وەربگرن بۆ ئەوەی ئەم میمکۆینانە بەڕاستی زۆر لەگەڵ ساڵیان بازارات هاتینە خوارەوە و ئێوەش بتوانن لایەنێکم باید چەند دولارێک هۆڵدی بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا بۆ ئێوە قازانجێک هەبێت دۆچکۆینیش زۆر باشیمەوە کە لە بە مارکێت کەپی 13 میلیارد دلار وەڵۆمی 24 کاتژمێری ئەم دراوە 990 میلیۆن دلارە و هەروەها شیبا عزیزان کە زۆر دابەزیوە بەداخەوە هەرچەندە دەنگ و باسی زۆر باشی هەیە شیبا بەڵام نموداری شیبا زیاتر لەگەل بیتکۆینە ئازیزان هەر کاتێکە بیتکۆین بەرەو داکشانێکی زۆر هەڵ شیباشێ مە هەر وەکو دەبینین کە بەڕاستی شیباش بەرەو نزمبوونەوە دێ کاتێکە بیتکۆین بەرەو نزمبوونەوە دێ و هەر کاتێکیش کە نموداری بیتکۆین دەبینین بەرەو بەرزبوونەوەی شیباش لە هەمان کاتدا بەرەو بەرزبوونەوە دەچێت بەڵام هەروەکو گوتم ئێستا باشترین کاتە بۆ کڕینە میمکۆینەکان چونکە هاتینەوە نزمترین ئاستی نرخی خۆیان کە ئێوە دەتوانن سوود لەو هەڵانە وەربگرن بۆ ئەوەی لە داهاتوودا بەڕاستیەوە قازانج لەو میمکۆینانەوە بکەن کە بە مارکێت کەپی 5 میلیارد دلار و هەروەها وەڵۆمی 24 کاتژمێری 224 میلیۆن دلار شیبا معاملەی ئەکرێ پێ ئەکرێ و هەروەها دۆج ئازیزان دۆج بەڕاستی دۆجیش دروستە نرخەکەی زۆر بەرەو داکشان هاتووە بەڵام مەقسەدم بەیبی دۆجە بەڵام باشیش مقاومەیەکە لە 10-11-12 بوو 13 ئێمە لە هەموو ڤیدیۆەکان کە زۆرترین ڤیدیۆی چەنەلی ئەم یوتیوبی خۆتان کە سەبارەتە بە بەیبی دۆج من هەموو جارە پێتان ئەڵێم ئەو هاتنە خوارەوەش زۆر باشە بۆ ئەوەی ئێوە بتوانن لە نزمترین ئاستا ئەو میمکۆینانە بکڕن بە تایبەتی بەیبی دۆج بۆ ئەوەی زیاترین بە پارەکی کەم زیاترین دراوە بکڕن بۆ ئەوەی لە داهاتوودا بەڕاستی قازانجێکی باش لێ بکەن کە هەروەکو بینن ئێستا 8-0 تقریبا 11 معاملەی پێکرێ هەروەها مارکێت کەپی 126 میلیۆن دلار هەروەها وەڵۆمی 24 کاتژمێری کە زۆر دابەزیوە 2 میلیۆن دلار بۆ دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین ئازیزان نیەتی من لە دروستکردنی ئەم ڤیدیۆ چی بوو هاتم بەڕاستی دیسانەوە ئەو میمکۆینانە کە خۆشەویستن لە ناو خەڵکی ئێمە و پرسیاری ئەو برادرانە کە دەیان بوت بۆچی بیتکۆین بەرەو هەڵکشان چوە و میمکۆینەکان دێنە خوارەوە کە من ئەمەی بە بەرزبوونەوەی نازانم چونکە بیتکۆین نەگەشتە دیسانەوە و ئاستی ئەو گەرموگوڕیەی کە لە ساڵی ڕابردوومان بینی کە بیتکۆین 30-40-50-60 دلاری بینی 6,000 دلاری بەڵام دڵنیابن هەروەکو هەموو جارە پێتان ئەڵێم لەوانەیە دیسانەوە بیتکۆین بەرەو داکشان بێ بەڵام ساڵی 2023 ساڵی کریپتو دەبێت ئینشەڵڵا و میمکۆینەکان بە تایبەتی ئەم میمکۆینانە کە ئێوە هەتانە و ئێمە باسمان کردووە کە چه میمکۆینێک باشە بۆ هۆڵدکردن ئینشەڵڵا 23 دەبێتە مایەی خۆشی بۆ هەموو خەڵکی کوردستان و جیهان و هۆڵدەرەکانی ئەو میمکۆینانە کە هەتا ئێستا هۆڵتان کردووە بوو ئەوەی ئومێدەوار بن بۆ ساڵی 23 و زیاترین قازانج لە ڕێی ئەم میمکۆینە و دراوی ئەلکترۆنیەوە بکەن دێنە کۆتای ئەم ڤیدیۆ عزیزان سوپاسی بەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوو هەر ڕەخنە کامنتسارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم وایار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ